بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بابەتێک کە قەرارە ئەمڕۆ قسەی لەسەر بکەین لە خزمەتتانە، وەڵامی ئەم پرسیارەیە کە عەشق لە نێوان واقع و وەهمدا چۆن ئێمە خوێنینەوە. ئێمە لە ڕاستیە دەربارەی عەشق قسەی زۆر کراوە بە توولی تاریخ، یەکێک لە مەوزوعە ئەنتۆلۆژیەکان وەی کە بە توولی تاریخ قسەی لەسەر کراوە بابەتی عەشق، وە سەدان هەزار لاپەڕە کتێبی لەبارەوە نووسراوە کە ئێمە ڕەنگە زۆر حەجمێکی گەورە کتێب و نووسین هەبێ ئێمە هەر نەمان بینی بێ یا هەر ئاگامان لێ نەبێ. بەڵام بەگشتی ئەوەی لە قەدیمەوە دابەشکاریە کراوە بۆ بابەتی عەشق، من ئەو دابەشکاریە پێش هەر شتێک لە خزمەتتانە عەرز دەکەم و دوایی باسیەکەین کە ئێمە کام جۆر لە عەشقمان قبوڵە. سێ جۆر لە عەشق کە زۆر قسەی لەسەر کراوە، ڕۆڵۆمەی لە کتێبی عەشق و ئیرادەیە دیسانەوە ئەویش باسی کردووە کە ڕیشەیەکی یۆنانی هەیە ئەم تەقسیمکاریە، ئەم دابەشکاریە بریتیە لەم سێ جۆرە. جۆری یەکەمی عەشق لە ڕاستیە بریتیە لە عەشقی ئیرۆتیک. عەشقی ئیرۆتیک بریتیە لە مەیل بۆ دیداری جوانی ڕاستەقینە، ئاوا پێناسەکراوە کە وەک لە پێناسەکەیەوە دیارە مەیلی تایە، مەیلیش بابەتێکی نەفسانیە لە ڕاستیە. جۆری دووەمی عەشق بریتیە لە عشقی فیلیا. عشقی فیلیا بریتیە لە خواستی چاکە بۆ ئەوی تر، بەڵام لە پێناو چاکەی خۆمە، لە نەتیجا من بمەوێت چاکەیەک دەست خۆم بکەوێتەوە، بۆیە چاکەم بۆ کەسێکی تر ئەوێت. جۆری سێمی عەشق بریتیە لە عشقی ئاگاپێ. عشقی ئاگاپێ بریتیە لە خواستنی چاکە خەیر بۆ ئەوانی تر بەبێ هیچ قەید و مەرجێک، تەنیا ئەمەوێ چاکە نسیبی تۆ ببێ لەبەر خاتری تۆ، چونکە تۆ بە شیاوەزان، تۆ بە شایستە ئەزانم. یعنی من تۆم خۆش ئەوێ لەبەر خاتری خودی تۆ، من خەیرم بۆ تۆ ئەوێ لەبەر خاتری خودی تۆ، نەک لەبەر ئەوەی من لەم بەینا قازانجێگەکەم. لەبارەی ماهیەتی عشقەوە ئەڵبەتە قسەی زۆر کراوە، بەڵام من ماهیەتی عشق ئەگەر لە ڕستەیەکا کۆکەمەوە بریتیە لەوەی کە ئینسان لە ژیانی خۆیان کەسێکی تر بکە بەسەنتەر بۆ خۆی. ئەم کەسی ترکردن بەسەنتەر بۆ خۆیە بریتیە لە هەمان عشق کە باسیەکەی. تابان ئەوەی کە ئینسان کەسێکی تر بکە بە سەنتەر لە ژیانی خۆیە، یعنی چی؟ یعنی لە خۆی گەڕێ، بیر لە بەرژەوەندیەکانی خۆی نەکاتەوە، بیر لە چاکە بۆ خۆی نەکاتەوە، بیر لە خۆشی و خۆشگوزەرانی خۆی نەکاتەوە، هەموو ئەمانە بکاتە قوربانی بۆ کەسێکی تر. یعنی ئەوەی کە قەرارە ئینسان بە هیچ شێوەیەک بەرژەوەندیەک لە خۆیان نەبینێ، ئەو بەرژەوەندی بخاتە پاڵ کەسێکی تر یا خەیری بۆ کەسێکی تر بوێ، لە هەر شوێنێکە بەرژەوەندیەگەیە من خۆمم لەبیر چێتەوە بۆ کەسێکی تر، لە هەر شوێنێکە وەگەڵی خواستی چاکەیەگەیە من حەز بکەم ئەو چاکە بە نسیبی ئەوی تر بێ، یعنی خۆم ون ببم لە پێناو کەسێکی ترە. ئەمە بریتیە لە عشقی ئاگاپێ و ئەمە تقریباً بڵێم ئەخلاقی ترین و ستایش کراوترین جۆرەکانی عشقە. دەربارەی دەرەنجامەکانی عشق ئەلبەتە دەرەنجامی زۆر باس کراوە، بەڵام بە کورتی من 4 دەرەنجام لە خزمەتتانە عەرزکەم بریتین لەمان. دەرەنجامی یەکەم کە لە بابەتی عشقەوە، یعنی ئینسانێک وەختێک عاشق ئەبێ لە ژیانیا ئەم 4 دانشتە ڕەنگ ئەیاتەوە، نەتیجەی عشقا ئەم 4 دەرکەوت دەکا، ئەوتپوتەکەی ئەمەیە. یەک بریتیە لەوەی کە ئینسانی عاشق ئینسانێکی شادە. یعنی ئێمە زۆر بەدەگمەن ئەبینین ئینسانی عاشق ئینسانێکی غەمگین و گۆشەگیر بێنە. ئەگەر وا بوو ئەوە عشق نییە، ئەوە باسەکە باسی مەیلە، وەک لە عشقی ئیرۆتیکە باسمان کرد. یعنی ئاوتپوت یان وەگەڵی نەتیجەی یەکەمی عشق وەختێک ئینسانێک عاشق ئەبێ چەند شتێکی لێوە دەرئەکەوێ. یەکەمیان بریتیە لەوەی کام ئینسانێکی شادە. دەرەنجامی دووەمی عاشق بوون بریتیە لەوەی کە ئەم ئینسانێکی خێرخوازە. یعنی هیچ وەختێ، یعنی وەختێک عشق وەک مۆلانا ڕۆمیە فەرمێ گڵ ئەکاتە زێڕ. یعنی ئینسانێک کە ئەگەر شەڕی ویست بێ بۆ کەسانی تر، وەختێک ئینسانێک عاشقە بێ هەموو گیانی ئەبێتە خێر بۆ ئەوانی تر. قەت ناتوانێت ئینسانێکی عاشق بێ و بیەوێ خراپەی بۆ ئەوانی تر بوێ. تایبەتمەندی سێمی ئینسانی عاشق بریتیە لەوەی ئینسانی عاشق بە پێچەوانەی زۆرێک لە گرفتە گەورەکانی دنیای مۆدێرنەوە، هەر بە توولی تاریخ ئەمە مشکلە، بەڵام لە دنیای مۆدێرنە ئەم مشکلەیە زۆرتر دەرکەوتووە. بریتیە لە مشکلی تەنیایی ئینسانەکان. بە پێچەوانەوە ئینسانی عاشق ئینسانەکە هیچ وەختێک احساسی تەنیایی نییە، بە پێچەوانەی بیر و باوەڕەکەی سوهرابی سپێریەوە.
بۆ چونکە ئینسانی عاشق لە هەر کوچە و کنارێکی ئەم دنیایا بێ هەستەکە کەسێکی تری لە پاڵاوە شارێکی ئەحمەد موفتیزادە فەرمێ لە جەرگەی جەمی یارانی یانی تۆم نەبێ هێشتا خۆم پێتەنیایە تۆم هەبێت تەنیا لە ئینفرادی لام جەمە هەرچی خۆشی دنیاە بۆ چونکە ئینسانی عاشق لە ئینفرادیشا بێ قەت خۆی بە تەنیا نازانێ بۆ چونکە هەمیشە سێبەری معشوقەکەی بەسەر سەریەوەیەتی تایبەتمەندی چوارەمی ئینسانی عاشق بریتیە لە چالاکی و گەرم و گوڕی ینی گەرم و گوڕیە کە لە ئینسانی عاشقا هەیە چالاکی کە لە ئینسانی عاشقا هەیە بە زۆر دەگمەن لە ئینسانی ترا دەزەکەوێت بۆ چونکە هەموو گیانیە بێتە خێر هەموو گیانیە بێتە خواستی چاکە بۆ ئەوانی تر تا ئێرە باسی ماهیەتی عشق و جۆرەکانی عشق و دەرئەنجامەکانی عشقمان کرد بەڵام لە ڕاستیان مەسەلەیەکی مهم هەیە ئەویژەوەیە کە ئێمە وازانین مەقولەی عشق مەقولەیەکی عەقلانیە و هیچ مەقولەی عشق مەقولەیەکی عەقلانی نییە بەڵام گرفت ئەوەیە مەقولەی عشق یان با بڵێم مەسئلەی عشق ئەساس و بناغەی بنیادنانی مەسئلەی عشق بریتێ لە وەهم لە وەهمی چی لە وەهمێک عاشق هەیەی بەرامبەر بە معشوق یعنی وێنایە کە ئێمە هەمانە بەرامبەر بە معشوق جیاواز لە خودی معشوق خۆی بەقەول ئێمە خەریکین زیاد لە حەد معشوقمان پێجوانە لە کاتێکە معشوق خۆی ئەوە نییە و ئەمە لە ژیانی فەیلسوف و حەکیمەکانە زۆر ڕەنگی داوەتەوە ئێمە لە توولی تاریخە فەیلسوف و حەکیمی زۆرمان هەن کە دەرکیان بەم مەسئلەیە کردووە و پێیان وایە کە ئەساس و بنیادنەری بابەتی عشق بریتێ لە وەهمێک کە معشوق هەیەی بەرامبەر بە عاشق بۆیە هیچ وەختێک نیانویستوە ئەم عشقیان بە وەسڵ بگات بە یەک بگان لەگەڵ معشوقەکانە بۆ چونکە پێیان وابووە کاتێک کە ئینسان بە وەسڵ ئەگا ئەو وەختە خودە حەقیقیەکەی بۆ دەرەکەوێ معشوقە حەقیقیەکە سەیرەکە ئەم معشوقەی ئەم لەگەڵ ئەو معشوقەی کە ئەم لە زیهنیا تاشیوێتی ئەو تایبەتمەندیانەی کە ئەم لە زیهنی خۆیان وەک ئەڵێ وێنایەکی کردووە من پێم خۆشە ئەو چۆن بێ ئەمەمان خستۆتە پاڵ ئەو من حەز ئەەکەم معشوقەکەم چۆن بێ معشوقەکەم ئاوا ئەبینم و پێم وایە خودی ئەو بەڕاستی ئاوایە کاتێک کە ئینسان بە وەسڵەکە سەیرەکە وان نییە بۆیە زۆرێک لە عشقەکان کاتێک ئەگەن بە وەسڵ بە فەسڵ کۆتاییان پێ بە لێک جیابوونەوە کۆتاییان پێ هەر بۆیە حەکیم و فەیلسوفەکان بڕێکی زۆریان هیچ وەختێک ڕێگەیان بە خۆیان نەداوە عشقەکەیان بە وەسڵ کۆتایی بێ چونکە ئەوان دقیق زانیویانە ینی عەقلانی بیریان لە مەسەلەی عشق کردوتەوە دقیق زانیویانە کۆتایی مەسەلەی وەسڵ یا بڵێم ئەگەر عشق بە وەسڵ کۆتایی هات ئەوە حتمەن بە فەسڵیش کۆتایی دێت ئێمە بە دەرەنجامێکی تر یا بە مەرحەلەیەکی تر ئەگەین کە بریتێ لە فەسڵ ئیجا بە توولی تاریخ ئەو شتانەی ئەو عشقانەی کە ئەم وەگەڵێ ئەم پێناسەی ئێمە نایگرێتەوە زۆر دەگمەن بوون بە توولی تاریخ ئێمە بە توولی تاریخ چەند عاشق و معشوقمان هەن گەیشتە بن بە یەک و ئەوە تا سەرما بێتەوە زۆر دەگمەنن ئەوانەوە لە توولی تاریخا بوون بە ئەفسانە لەناو گەلانە باس کراون ئێمە شەمسی تەبرێزی بۆ مەولانای ڕۆمی بەجێ هێڵێ چونکە شەمسی تەبرێزی پیاوێکی حەکیمە ئەزانێ مەولانای ڕۆمی وێنایەکی لەو دروست کردووە وەهمە ئەو وێنایە حەقیقەتی نییە بۆیە ئەگەر شەمسی تەبرێزی مانگێکی تر ساڵێکی تر 2 ساڵی تر بمایەتەوە لەگەڵ مەولانایە بە فەسڵ کۆتاییان پێهات و ئەو هەموو شیعر و ئەو هەموو گەوهرە جوانە لە دەمی مەولانای ڕۆمی ناهاتە دەرەوە بۆیە بە بۆچوونی بەندە ئەساس وەگەڵی ڕەکیزەی بنەڕەتی پێگەێنانی بابەتی عشق بریتێ لە وەهم وەهمێک ئێمەی عاشق بەرامبەر معشوق هەمانە لە کاتێکە معشوق خودی خۆی ئاوانیە کە ئێمە تەسەوریەکەین ئەمە کەی بۆمان دەرەکەوێت کاتێکە بە وەسڵەگەین کاتێک بۆیە زۆرێک لە وەسڵەکان لە توولی تاریخە بە فەسڵ کۆتاییان پێاتەوە بە لێک ترازان و جیابوونەوە کۆتاییان هاتووە هەر بۆیە بە بۆچوونی بەندە عشق لە نێوان واقع و وەهمە عشق یعنی ئەسڵەن حەقیقەتێکی نییە وێنایەک لە واقع نییە کەوت بێتە زیهنی ئێمەوە نەخێر وێنایەک لە زیهنی ئێمەیە دەرئەچێتە دەرەوە بۆ کەسێکی تر و پێمان وایە ئەو کەس هەر لە خۆوە پێمان وایە چونکە پێمان خۆشە وابێ ئیتر پێمان وایە ئاوایە تایبەتمەندی بۆ ئەتاشین و ئەڵێن نا حتمەن ئەو کەسە ئاوایە شاخ و گوێ هەیە دوایی کاتێکە چیتە ژیانی ڕاستەقینەوە کاتێک پەردەکان هەڵ ئەدرێنەوە و دوو کەس بەرامبەر یەک ئەوەستنەوە سێرەکەن ئەمەی کە من تایبەتمەندی عەجیب و غەریبم دابوویە پاڵ بەرامبەرەکەم ئەمە وە هەم زیاتر هیچی تر نەبووە
بۆیە لە ڕاستیە ئێمە ئەبێ زۆر عەقڵانی لە مەسەلەی عشق بڕوانین. خودی مەسەلەی عشق بە بۆچوونی بەندە بابەتێکە لەگەڵ عەقڵا زۆر کۆک نییە و لەگەڵ واقعیەتیشا زۆر کۆک نییە لە ڕاستیە، بەڵکو لەگەڵ وەهمە زۆرتر دەست و پەنجەی نەرمە و ئێمە ئەتوانین وەهم بە ئەساس و پێگەێنەری مەسەلەی عشقتا بنین. وەسەلام.